وەس بس قسانەکەی هەمووی خەتای خۆتە لەو خەتایمە چونکە دەمەوێت خێرەکەم پێ بڕێ ئەگەر تۆزێ پیاوایتایە سابیر کە ڕۆی لەزی خۆی دادنای نەک ئاراز ببتە مدیری شەریکە و دەست بەسەر هەموو شتەکاندا دابگرێ هەموو تو بزانیت چەند لە مێژە پێت دەرێم لە شەریکەم دامەزرێنە هەموو دوو ڕۆژە چویمەوە دەرێ کول لە جێ خۆم دادنێ بۆ جەنابەت ئەوەندەی لە ناو سزنەی لە دەرەی 24 خوا قۆڵ ناو قۆڵی شۆرتەی هەڵکێشرایە دیسان بە چاودادەمەوە بەسە بەزی بڕێنەوە ئەو جارە شتێکی ئەوها بکەی خۆمە زانتی لێکم هەستە بڕۆ شەریکەی دەی ڕۆیشتم باشە دەی بە قوربانی پێڵاوی ئاراز بی بڕاتەوی مامۆستا ئەلحەمدوللا ئەمن زۆر شکرم هەروایە برای بەڕێز ئینسانی ئیماندار دەبێت شاکر بێت خی گەورەش هەر یەکەوەمان بە جۆرێک تاقیەکاتەوە زۆر ڕاستە مامۆستا ئەمە ڕازیمە بە تاقیکردنەوەی خودای بەران لێرە شتێک هەیە پێم ناڵێ ئەو شتە چییە ئەمن زەختەکی زۆرم لەسرە لە لای داک و بابم زۆرێ حەحم لێرەکەن دەرێن دەبی ژنەشکە بین باشە ئەوان نازانن ژنەکەیت و هیچ عیبی نییە زۆر چاک دەزانم پێشیانم گوتیە بەس ئەوان دەرێن هەتوو بەختت لێشکە تاقی بکەوە ئەوە خوایە باشە خێزانەکە چی ئەڵێ خێزانەکەم یعنی دەتەوێت چ برێ والله فەقیری زۆر دەترسێ مامۆستا جەنابیشت بە خۆت باش دەزانی دەردی هەوێداری کووە بە تایبەتی لەم ڕۆژەدا بەچی ژندێنی کوا ماڵ کوا حاڵ خانوو بە چیەگری هەر زۆر زەحمەتە مامۆستا بەڵێ ئەوکەگە خێزانەکەشم هەر خەلە لە چی هەبی هێشتا مەجای تێدایە بەس وەڵڵاهی هەزار جار خۆمان فەحس کردیە نەخەلە لە من هەیە نەلەوی چاوەڕێ ڕەحمەتی ئەو خوایین کاکسەفین خی گەورە هەر یەکەمان بە جۆرێک تاقیەکاتەوە هەیە بە نابینایی هەیە بە لاڵی هەیە بە کەڕی هەیە بە هەژاری و هەیە بە دەوڵەمەندیش هەیە وەک جەنابێت مناڵی نادات ێجارێ ئەوەی لەسەر ئێمە پێویستە سەبر بگرین شکری خوا بکەین هەزار جار شکور ئەلحەمدوللا براژیان یەک شتێتر هەیە لە بیرمان نەچێت ئەویش ئەوەیە ئێمە دەستەوەستان دانەنیشین خوا دەردی دا و دەرمانیشی داوە دەبێ ئێمە بە دوای چارەسەر بگەڕێن جاری وایە خی گەورە شفاعدە لە پەردەغا ئاوێت زۆر ڕاستە مامۆستا ڕاشت هەبی هەرچمان لەدەست هاتووی تەقسیریمان نەکردیە زۆر باشە بەڕاست نیاز نییە بچێت دەرەوەی وڵات ئەو بەڕاستیتە تو مامۆستا ئەی بۆ بەرکم مەجال نادە بەرکم دەنا برات زۆری پێخۆش بوو دڵت گەورە بێ کاکسەفین من هەرچیە پێم بکرێ وعد بێ قسووریت بۆ ناکەم زۆر سپاس مامۆستا بەخێر بێ کاکسەفین باشی گۆران خۆش بیاخوا ئەوە لە چاکەی خۆتە بڕات هەبیتم ئەو قسە خۆشانەی جەنابەت لۆ من هەموو دنیایە دەینی وەڵڵاهی هەر جاری دێمە حوزور جەنابەت مامۆستا چ لە مزگەفتێ بی چ لە مالێ بی ئەم دڵم زۆر ڕۆناک دەبێتەوە دڵم فراوان دەبی برای بەڕێز مزگەوت ماڵی خوایە ئینسان دڵی پێی ئەکرێتەوە بە تایبەتیش کاتێک کە دەستنوێش هەڵ ئەگری و ڕوو ئەەکەیتە خوا نوێژەکەی گفتوگۆکردن لەگەڵ خوا دڵ هێم نەکاتەوە دەبا شەربەتەکەمان بخۆین و ڕووکەینە قاپی خوا بەرەو مزگەوتە ڕووین باشە برا چیزی خۆم ئێستا کۆی وڵی زۆر بێسحەتم مامۆژن بە پیرێژنە زۆری مادی کردم بکە ئامینە دەستی شیفاایە ئیشاءڵڵا بە حەول و قوتێ خوای ئەو جارێشتەچی بەشتەچی دەکەی سرم دەسوورە دڵم تێکەڵ دێ نازام چێ مامۆژن نازم لەوەندەی هیلاک کردم چیزی خۆم مهم ئەوەیە سەفید نەزانی بەس نەچی لەبەر چاوی خۆت بینی حاری مەلایە ئەدێگەر پێیزانی پێ نازانێ گەرە تو قسان نەکەی پێ نازانی ئەمە کو دەوێرم لە کنەوەی قسان بکەم بەخوای ئەگەر لەو جارەی دەزانێەوە چی چێشکەی سەرم هەڵدەقەنی چیزی خۆم ئەمن دەڕۆم لۆ نێوڕانی منزەرە دۆرمەچی بە هیوای دادەنێرم ئەتو شوێ لێ منێماندی باشە پێویست بۆ زیێتی ناکا مامۆژن بەخۆم شێوەی حازر دەکەم ئەزیێت نییە چیزی خۆم بەران هەر کۆچی بینێری سەفین بزانی باشە داچی من باشە ئەتو بڕۆ ژوورێ ئیسراحەتە چی بکە باشە خێری سەرچاو مامۆژن خوا لەگەڵ خوا حافیز بە سەرچاو خوا لەگەڵ یاخۆ بەخێر بێەوە کاک سابیر سەلامەت بی سوارە زۆر سوپاس دەنگ و باسە هەیە بەدریتووە ئەوە ئیشی ئەو مانگەش کاکە زۆر باشە
ئەدی ئاراز دیارنیە تازە 2 دقه پێش پێ چوە دەرێ نەزان شێوە چوو ناوەڵە باسی چی نەکرد پێم برێەوە ماوەی ئاراز ئیشکارەکانی کو دەکرد باوەڕ بکە ئەوەندە مەزبوط بوو دەتگۆ 20 سال لەو شەریکە هیچ دەکرد پێشمان گۆ کاکە با بدە توی دانە نایە هەر جواب بشینەداینەوە مشکلە نییە مادام ئەو دەیەوێ ئاگای لە ئیشەکانی بابیوی ئەوە هەموو دنیای دەوی بڕوات هەبی هەندم کەیف پێ هاتیە نازانم برێم چی کوی باس بکەم زۆرم کەیف پێ هاتیە ئەتو کورد دەوێ بەدری تو دەوی بە زۆر باشە ئەدی فەرهاد لە چێیە فەرهاد کووە سەردانت کرد باشە لەو 2-3 ڕۆژای بە دەردەکەوی ئەدی ئومێد و هەرێم وەزعیان کووە باشن خەلە لە چیوایان نییە خۆ سەختە و مەختەیان نییە ناوەڵە مەزبوطن وتم بزانم وەزعت کووە باش وان نابینێ لە خۆشان بلم ئەستور بووە ئێستا وەختی هەندێ نییە بە چ خەریشی هیچ دەزانین لە هاتیمەکردت هاتیمە پێ دوورم چاوەکەم وازم لێبینە و تەواو بەخواجێ لە کورە خێر لەوەیدایە کورە ئێستا مارە خانی دەکەن ئەجاوە مەوزوع چ پەیوەندی بە من وەیە بچین ببینە عەمەلە لەوێ دوایژە من لە خۆم دامەزرایمە جێلۆ مەوزوع ئەوە نییە کابراک لە پشت ماریمە کۆنە خاینەچی هەیە شۆفەری لاسی دەرکە و پەنجەرە لە گۆڕە فرێدایە باشە بچین دەرکە و پەنجەرەکان بکردنەوەمە کورە نا نیوڕانەچی کەس لە دەرێ نەپیکە بەش دەبێن هەمووی دەبێنە بازارت زەن دەفرۆشین ئەدی ئەگەر کەشف بووی بەخوا ئەتو عەنتیکەی کورە ئەم نێگە عەفتەیە خوتەی لۆ دادەڕێژم ئەگەر بزان بشێک 100% نەزاعەت نینی نایکەم بە شەرتە چی دەیکەم نووس بنووس باشە 50 بە 50 گەنجی دەست پێ بکەین حل ڕۆژانە خەبەرت دەمەوە بەس ئەپیکە بە چکو پێیاکەین پیکات ئەوە عادی منە کو ئەتو چ عەلاقەتێ ئەوە عادی منە و تەواو کوڕم هیوە بەرە بابا دەورە بابا وەرە قەتە ئێرەوە هاتەکەم بابی خۆت وەرە دەیک بڵم ئەوە هات وەرد کوڕم بەم برێ لەگە دەرسەکانت کوی وەڵا باشم بەس لە بیرکاری بڕۆکە خراپ سە لە قوڕکاری لۆ تو عەمەلەی لۆ دەکەی نا بابا نا بیرکاری یعنی حساب یە کورە کوڕم حیسێبی سڵدان کوشتی چی حەز دەکەی حەتە 20 دۆ دەبنێرم 1 2 3 1 و 1 2 لەوەی ئاسانتر هەیە کوڕم کورە بابا خۆی تایی نییە ئەوە سەفی 6 زۆر زەرزەحمەتە ێ باشە کوڕم ئەو کەمە چمان پێ دەکرێت لۆت بکەیت وەڵا چەکە مامۆستایەکی خسووسیم لۆ بدرم ئەوها ێ باشە ئەوە چەندی دەوێت 3-4 وەرەقەی دەوێت خوا کەریمە بزان لەگە فەرهادی برات قیمەتەکە لۆ ناکەین وەڵا بابا گەر لەو دەرسەی باش بم دەرسەکانت کەیس ئایبم نییە ئینشاڵڵە کوڕم ئینشاڵڵە باش دەبی سەری بابت برن دەکەی دەرەزەشی باش دەینی ئەرێ وەڵە کوڕم هەر خوێندەکەگە عەقڵ دەبێ هەر خوێندن بەکەر کردێ دە باشە بابا جام دەڕۆم چێوە دەچی وەڵا لەگە 1-2 برادران مەعودی خوێندن شتی ئەمانەیە کوڕم ئەو برادرانەی کە تو لەگەری دەخینی خۆ برادری باشن ئی خوێندنێنە بەفشە نابەنە سەری هیچ خەم نەبی بابا زۆر باشە کوڕم زۆرت ئاگا لە خۆبی نەکەی تووشی برادری خراپ بی بەو خوددا هەر برادری خراپە سەری برادری لە قوڕێ دەبێ بابی من هیچ خەم نەبی بابا ئەجاوە من ڕۆیشتم دە بەخێرچی کوڕم زۆر داگا لە خۆبی بەخێرچی بەخێرچی بابی من گولەکە ئەوە لەگە داهاتنە باپیرەی ئۆ خەی چ دۆ بکڕی باپیرە چیژم بووکەچی گەورە بووچی گەورە دە باشە سبەنی لە بازاری دۆت بکڕم نانا لە نازەماڵی ئەوها دە باشە چیزم تەقاعودەکەی وەرگرم دەت بە من نازەمونی دەهەستا ئەستا هەڕوودایە دێ دێ کچم دێ یا خۆ بەخێر بێ حاجی محەممەد سەر ئەو چاو ئەی خدا عافت بکاتن ئەرێ وەڵڵا یا ڕەبی برای مەفەندیت ئەرێ بەمبرێ دوکانەکە کە هەبوو مایە وەڵڵاهی ئەوەی ڕاستی بی ئەمن وەچی جاران تااقەتیشکردنێن بمایە من دارەکانش گوتیان بابە چ دەرێ ئەمە دەستەشی تێوەردەین وڵاستە دەستشان تێوەردا گۆڕیان کردیان دوکانی مۆبایل خێری تێدا ئیشاءڵڵا خوا مندارەکانی نەسنیتن ئەی خوا عافت کە یا ڕەبی ئەرێ برای مەفەندی بە من بری وەزعت کۆ وەزە واللهی حاجی محەممەد کوم دەبینیوە ئەمە یا ڕەبی خوا شفات لە بۆ بنێری ئینشاءڵڵا چا دەبی ئەرێ بە من بری ئەو زالمە هەروەچ خۆیتی خۆ ئەگە بە بیرم بینیەوە بە قسەی خۆشەویستێکی وەکو جەنابەت دەزانم برایەکەم هەیە یا ڕەبی خوا هیدایەتی بدا چ زەمانەکەمە تێکەچینە وەرە برا هاتوچێ برای ناکە بەخوای برام هەزار خەبەرم لۆ ناردێ کورە برامە برای یەچین ئیسفادەی نییە با پێک بینەوە دەست لەم یەچینێ بەس کەچی نییە کاکە ئەتوو بەڕاستی تا ئەرێ وەڵڵا بەڕاستیمە تەسەوڕ کە ڕۆژ بە ڕۆژ خراتر دەبیت باشە چ دەری
ئەمن بچم قسەی لەگە بکەم. والله حاجی محمد استفادەی نییە. تەسەوور کە بەس بچیوێن دەرێکە نییە وەچی گورجی هاری لێ دێ. واللهی برای مەفەندی هەر جارێکی ئەتوم بەبیر دێتەوە ئاگرم دەخەناوی بەردەبی. برام هەر جێژمە دێ. خوا کەسی بێکەسانە. ئامنت بالله. حاجی محمد تەسەوور کە لەوەی خراپتر نالی مندارەکان هاتووی ئێرە بکەن. ئاراسی برازم بە 1000 ترس و لەرز دەدا دێتە ئێرە سەرکی لە من دەدا. کوڕە و زەلامە دەبی هیچ ڕحمی لە قەلبیدا نەبی. ئەرێ نێرگز ئەو وەزعەم بەسەر هات نە بابێت نە برایەکێت نە سەردانێک نە کەس لە منی پرسی. مەشغول ئەوان مەجالیان نییە سەری خۆیان بخورێنن. مەشغولن یا لموزیان برندە کەیفیان بە من نایە. بابە نات عەلەقە تەلەفۆنەکیان کردووە. دێڵە دەی ئەتوش ئەوەندە شتی دوور و قۆڕ دەکەی. ئەدیلەوەچی باب و برای من قسە چی دەکەن دنیام لێ تێدەگەینی وەختمایە گەڕەکەم هەموو لێ تێبگەی لەسرم دەکەی هەڵا. دەتواز لەو مۆزوعی بینە دەبی سەفینی برات هەتاکەینی لە دیار ئەو ژنە نەزۆکەی دانیشی. یا فەتاح یا ڕەزاق یا سەتار دیسان دەستمان پێ کردەوە. دەی بم خۆدەی چونکە خەمی سەفینی براتمە بەس هەموو خەتایی منە خەمی باب و برای تومە. وەڵڵا بابە خوا خێرت بنووسی نە خەمیوانت بی نە باسیشیان بکە تو بەس وازیان لێ بینام زۆرت لێ مەمنونم. وەڵی ئەمن بام لە جێنگۆ دەرۆزەی 7 شارانم دەکرد ژنەکەم لە بۆ سەفینی دەینە. ئەوزە ئەمە چ بکەین 100 جارم پێگوتیە بابە سەفین باخەمەکە لێ بخۆین وەچی ڕازی نەبی خۆ بە زۆری نییە. بەرەوەڵە بە زۆریە شەرت بێگە ئەو ڕازی بی بە ماوەی 10 ڕۆژی دەبێ ژنەچیلۆ بینمەوە مێوژی ڕەش لە گەردەنی دیاربی. ئەوەی ئەتوو باسی دەکەی دەبی چیژی کافرۆشی بی. ئەرێوەڵە هەوە زێر ناسک و نازدارە تازە بە بەرهەردەچی. ئەرێ نێرگزە فەنی دە پێم ئەمری بزانین ناسک و نازدارە چییە؟ هەتا سەفینی برات ڕازی نەکەی پێت نارێم. ئاراس کوڕم گەلەگەلەکم کەیف هاتیە ئەو ماوە کە ئەمە لێرە نەبوویمە ئەتوو ئاگاد لە ئیش و کار و لە شەریکەی بوو. بەخوای بابا من لەبەر خۆم نەبووە من لەبەرە توم بووە گوتم ئەتو دەڕۆی ئەو ملک و سامانە لەوە بێ ساحیب بمێنێتەوە وانییە؟ ئافەرین کوڕم ئەگەر ئەتوو پیاوی پشتم بگری ئەمن ئەو دوو چاوم لە تو چاو نییە. بابا بەڕاستی توێ برێم ئەمن هیچ سیقەم بۆ ئومێدەی نییە دەستێم لە شەریکەی تووشی مشکلێکمان بکە. ئافەرین کوڕم ئەتوو هیچ خەمت نەبی ئەگەر ئەتوو پیاوی و مەزبوط بی و پشتی بابی خۆت بگری ئومێد چییە؟ بە فۆچی دەیفڕێنین. ئەمە هەموو وەختەشی پشت دەگرم بابا. باشە کوڕم باشە بەس زۆر دەتوانێت لەگە شیرنی مەکە. بەخوای بابا ئەگە ئەو مشکلم لە بۆ دروست نەکە ئەم ساقم بەیدایە. دە باشە کوڕم ئەمەیان هەردەستم دەڕۆم سەرکی لە فەرهادی دەدەم بزانم وەزعی کووە ئەتوش بڕۆ سەرکی لە مەغزەنی بدا بزانە هەرێم خەریکی چییە. زۆر باشە بابا. چه کەژان دەری تەواو نی؟ نەوەڵە سەرم دێشێن بکە. چه سەرێشانی چه حالی چه؟ ئەتوو تااقەتت نییە قومە ئاوەکم نبینی. پێدەڵم بەس سەرم دێشێ خلاص. داستا هەستە خۆت بگۆڕە بابت بە تەواری. تەواری چی؟ بۆ سەرێشە بەس بۆ سەرێشەشی بسمە تەواری؟ نەبا باشە باش دەچینەکەن ئەو معاون تو بێ کۆڵانێ هەر نانە زەختەکەت بگری. ئەرە سەفرم پێدەڵم بەس سەرم دێشێ ئەتوو دەڵێ ئەوە نا ئەوە نا. عەلا کولین کەژال بە زۆری نییە ئیشەکە حەز دەکەی دەت بەمە خەستەخانەی حەزش ناکەی نات بەم. نه خەستەخانەی نایە سەفی. دە باشە ئەلحەمدوللا دە هەستە چایەکی خۆشم لە بۆ بکە دە هەستە. بۆ چ بوو کەژال؟ سەرم سوڕان بکە بۆڵە. خۆ سەلامەتی؟ چنیە. دە هەستە داسەوە چایەم لە بۆ بکە. باش. کەژال فەرهاد لە سبەینەوە وەرەوە شەریکەی سەحەتت باشە؟ کاک سابیری بە ئەو یە دوو ڕۆژەش نەماری بم. نەنەشتیوە نییە ئەموات تەمەشات دەکەم زۆر باشی سبەینە دەبی دەوام بکەیت. بەس نەزانم لەگە ئەو مەسەلەی چ بکەم من. چی هات مەسەلە؟ ئەو مەسەلەی لێدانی من و ئەو تعدایەکە لەم کرێ. باشە ئەوانەی لە تویاندا کەس نەناسی. کاک سابیر شەو بوو تاریک بوو هیچ وازەح نەبوو هیچم نەدەدیت. بەس ئەنتیکەم پێ دێ بەکر و تاهیر خەبەریان ناردیە دەرێن لە دوور و نێزیکە ماگەمان لەو مەسەلەی. معقولە هەدی ئەوان نەبوو چێنە. باشە فەرهاد تۆ کەس مشکلت هەیە؟ ناوەڵە کاک سابیر ئەوان دەرێن ئەمە نینە حازریشن لەوە مشتەچی. حجا چێ دەرێ ئەوان ڕاست دەکەن. چێ نارێ مەبەستەچکیان نیە و کلاواتەشی دیکە لەو بینەوە و دیسان لێت بدەن. نازانم برێمچ بەخۆشم سرم لێ سوورمان. ڕەحمەت لە باب ئەوەل جار پێم گوت شکایەتیان لێ بکە بەس بەجێمت نەکرد و شکایەتت نەکرد. 100 بریا بەجێتون کرد بە ئەو وەختەی شکایەتم لێ کردمانە بەس چوو تازە لە دەستم چوو. عەلا کوڵێ ئەتووەرەوە ئیشێ هەینێ قسەشی لێ دەکەین بام سوارەش ببینم.
بیرە چ لێ دەکەینەوە زۆر چاکە باشە کوڕم باشە خوا کەریمە باشە خوا حافظ بالین باشە باران سەفینەی بوو کەژاڵ وەزعی کۆ ئێستا والله دەرێ بترەک مەغەزیان تێکردیە باش دەبی ئینشاڵڵا دەبا بچین سەرچیان لێ دەین دەلێ پێویست ناکە دەبی مێن یا ڕەبی خودایە یا ڕەبی خودایە نازم ئەو ماڵە چی بەسەر هاتیە دەمەک سەفین دەمەک کەژاڵ یا ڕەبی خوددا هەلەوەی خراپتری لێ نێ چەندم پێگوتی غەمەکی با لەو کوڕی بخۆین هەر بەجێر نەکردمان دەکەن لە ڕقا کەسێ دەترسێن نەخۆشی ئەو جارەی کەژاڵیش دەستی توی تێدابی دەستی منی چی تێدابی ئەرێوە چی ئەتۆ قسانە دەکەی وەڵڵای هەرچەند تەماشای چڕ و چاوت دەکەم باش نایە بەرچاوم بەخوای پیاوەکە ئەتو ئەو فترەی ملت لەبەر ملی من نایە لە جیاتی خەمەکی لە سەفینی بخۆی 24 ساعتی خوا مشکلەی دروست دەکەی لە ماڵێ کچێ مشکلە بەوەی حەل دەبی بادا و دەرمانی پڕوی پیرێژنا یان بەهای هوی فالسیان کچێ ئەوها نابی ئەتو لە جیاتی مەمنون بی دێپرت و بۆڵم لەگەر دەکەی ئەمن حەقم لێ بەسەر ئەو مشکلانەوە لێرە پاش حەلی دەکەی حەلی ناکەی کەیفی خۆتە بەڵام هیچ کەسەری من مێشێنە بەو قسانە قسەی چم کردیە ها ئەخوال ئاهی من چت لێ بکە ها ئەتو لە جیاتی پشتی من بگری ها پشتی من بەردەدەی ئەمن هەر ئەتومەیە پشتم بگری لە جیاتی دانیشین پێکەوە مشکلەی سەفینی حەلکەین هەر دەودەوانێتە لەگەر من کچێ خوا دەکا ئیشی فەرهادی تەواو دەبی ئەمن وەها واز ناینم دەبی حەلە کیلۆ سەفینی هەر ببینمەوە شەریکێ بەبێت و ئاشی ئاو لێبڕایە ئەوە نیە ئومێدی برات لەوەیە کردیتە دەوڕاستی شەریکەی های چۆن ڕۆژە دادێ و ئومێد دەبتەم دیری شەریکە جاو وەختە با دۆست دژمن پێ بتاخن لە بەخاتی بام جوابم ناتەوە ماشەڵڵا چەند ڕێز لە بابی دەکەی دەڵێ شێخی سەنعانە ئەم بڕۆم باشتر تاقەتی ئەو مەشاکلانە نییە جا بۆ کوێیەتی ئەچی بۆ شەریکە یا ئەچی سەر لە مامە نەخۆشەکە دەدەیت ئەو ئیشی دنیا چیەوە بچم یا چیەوە نەچم زارش کەس باسی مام نەکەی تێگەیشتی وەرە دەی وەرە چنێکشمان نەدا بابا ببێتەوە وەڵڵا خۆ مەزانم چی پێ دەڵێ ئۆف کوولە دەستی شێت بووم بڕۆم باشترە کات سابیر ئەمە ناکرێ هەروها بە ئاسانی واز لەو مۆزوعی بینین دەبی دۆست و دوژمنی خۆمان بناسین کاک بارام ئەم گۆژ وازبینن ئەمن واز ناینم لۆ ئەنگۆ کو تێدەگەن ئەمر فەرهادی بە هەموو دنیای ناگۆڕنەوە خوا سەلامت کە زۆر مەمنونم بەران ئەمن دەبی بزانم فەرهاد چ دەکا و چ ناکا بەران هەندی لەگەلی خەریکن هیچ قسان ناکا باشە کاک سابیر ئەمگۆ لەو شەریکەی خۆتان هیچ ئیشەکی وها دەکەن مشکلەتان لە بۆ دروستکە ناوەڵڵا ئەمە هیچ گرفتەکمان نییە لە ڕووی قانونیشەوە هیچ مخالفەکمان نییە باشە باش ئەدی فەرهاد لۆ های بەسەر هات نازانم ئەم بخۆشم سرم سوڕمایە وە چاکە من وەم پێ باشە پەنای لە حکومەتی ببین ئەگە فەرهاد بخۆی چ داوایەکی لەسەر کەس تەزیل نەکردبی حکومەت چ بکە بابا ئەو مۆزوعە ئەوها هەل نابی ئەمە دەبی یەکەم زار بچین ملی فەرهادی بگرین لەوی ڕابزانی مۆزوع چییە وەڵڵاهی خۆ نێرگزی شوەی دەگۆ نێرگز چی دەگۆ دەیگۆ فەرهاش چی لە دوو کەسیە ئەمە دەبی تاقیبی ئەو دوای کەمی بینینەوە کاک بارە بڵێ بەژێی من دەکەن مەوزوعەکەی تەپسکەن باشە مادام فەرهادیش چی لێ نەهاتیە و هەموو دنیای دەینیتن باشە کات سابیر زەمانەت چییە چێ دەڵێ ئەوزارە هەر نایکوژن ها نا ئیشاءڵڵا ناگاتەوە حەدەی ئەوەش نیوەی تو وەڵڵا بە زیادی کەی نەیبڕی پارەی عەبیسی کەوتینەوە ماگەشمان دەرچوو ئەو قرارە شەمولی من ناکات باشە ئەفەندی پیکەبەکە چ لێ دەکەی معزز مکەڕەم دەیبەمەوە جێی خۆی کورە بەس ئەگەندەبی کەس شک نەکە غەمت نەبی براتم کورە ئەمن یەک برامە بەش لە برا کوژی کوژرا عەلا کولێ ئەمە دەڕۆم الله ویا مع السلامة ئاغاتی ئەمنیش هەر لە ئەو مۆزوعی هاتیمە یاخۆ بەخێر بێ سەر هەردوو چاوم کاک حاجی فەرهاد ئەمێن ئەتوم بە پیاوەکی ئاقڵ و زانەدانایە بەڵێ باوەڕش ناکەم ئەتو ئیشێکی وا بکەی ئارۆزی بکەیتە بینیمە ناوەڵڵا مام حاجی ئەمن دووسێ جایش لەگە سەفینی قسەم کردیە گەیشتیمە ئەو قەنەعەتەی کە سەفین حەز ناکە ژنشتکە بینی کەژارێک چیژیشم ئەوەی بەم گوتیە ئەمما دەزانی چییە
داکت و بابت زەختێکی زۆری لێ دەکەن. ڕاستیت نایە کاک حاجی داک و بابی من زەختیان لەم نیش کردیە سەفینی تەرجیەکەم ژنشتکە بینی. ئەمن ڕازیمە بە شەرقی خوای کاکەم کە خوا مەجای دایە لۆ چاریش بەس کورە پیاوی باش بە وەڵڵاهی دووژنی گەلک زەحمەتە. دوایێ فەرهاد کەژال وەڵڵاهی چ خەلەل و چ گوناحیشی نییە. کاک حاجی ئەو قسانەی کردت هەمووی ڕاستە من باش دەزانم دە قەناعەت بکە بەخۆم دوو جاران تەکلیفم لە سەفینی کردیە دایرەی بەجێ بێری و بێتەکنەمە لە شەریکەی ئیش بکە 4-5 وەرەقان وەرگری ئیسیفادەی باشیش دەکە بەس چ بکەم کاکە نەها وەڵا خۆ ممچینە ئەگەر بەهار باە ئیسیفادەی باشی دەکرد. هەر ئیسیفادە باوەڕت هەبی کاک حاجی ئەو کاک سابیرەی خۆمان گوتی ئەگەر سەفین بەهات باو لە شەریکە ئیش کردبایە ئەوە سەفین و کەژاڵی دەناردە ئوردون بی تاران بیل و عیلاجی بەس چ بکەم کاکە قەناعەتی نەکرد. ئەوجا باشە ئەتوو چ دەرێ ئەگەر ئەمن قسەی لەگەر بکەم و قەناعەتیش پێ بینم. والله ئیشێکی گەرت باش دەکەی زۆریش لێمە من دەبم. ئەرێ فەرهاد من داروکەکان بوون. والله باشن کاک حاجی دەست ماچەکەن لە خۆی بزیاد. ئەدێ باشە تو ئێوارەچێکە ئەکە لەگە منداران دێن دەرێم سەلام عەلەیکوم مندارانیش بینە پارە نانەچیش پێکەوە دەخۆن دوو قسەی خۆشانش پێکەوە دەکەین. والله گلەیەکە لە زەیتی بەس باوەڕت کەبی مام حاجی ئەوەندە مەشغولین ئەوەندە مەشغولین شەریکە و مار و سێچار مندار لەبەر خوێندن و مەکتەبێ بە قورئان لەبەر ئەو مندارانە هیچ گەڕان و سوڕانمان پێ ناکرێت بەس ئینشاءڵڵا دێین خوا مندارەکان عەمر درێژ بکات تەنیا ڕەبی خوددا لێت نەستینی تەنیا ڕەبی ئەوجا ئەمن چاوی گچکەکان ماچ دەکەم کاکە منیش هەر دەستێم ئەتوش ئیش و کاری خۆت هەیە چاوەکەی من دانیشە مام حاجیتان زووە دەی فەرقی نییە وەڵڵا دەی خدا حافیز چاو ئامانەتی خوای گەورەت کردی خوا حافیز بیاخۆ. سیڤەر ئەو بە تەمامە شتێکی لە بۆ بابت بکەم. شتی کو وەستا؟ وەڵڵاهی بە تەمامە سەرێکی لە مامت بدەم. چاواکەم وەستا شتیوانەکەی مام گەلێک بێتەبعات دەترسێن قسەکە پێ برێت تەحامل نەکە یان تووشی مشکلەکەت بکە. خەمت نەبی سیڤەر قابلە ئەم بە قسەی مامت تووڕە بم دوایە چمان بە تەمای چما ئەمێن بە تەمای ئیشیش خێرە دەمەوێت بابت و مامت پێگوێنەوە. وەستا قەناعەت هەبی استیفادەی نییە ئەم مام باشە ناسم بای چەندی قەی ناکە مامت هەرکوو بێ من دەچوو. وەستا ئەمن تەئەکیدم بام بزانی پێی ناخۆشە. ئەرێ وەڵڵا کوڕم زۆرم پێ ناخۆش. هیچ بکەم بابە گەلێکم لەگەڵ حەوڵدا بەڵام ئیستیفادەی نەبوو. کوڕی خۆم ئەمە لێرە لە برسان و تێنان بمرین باشترە نەوەک بچینە بەردەکەی ماری مامت چونکە مامت کەیفی بەوە دێ ئەمە بچینە بەردەکەی لێی بپارڕێنەوە. دەزانم بابە بەرام ئەستا جەوهەرم سیر بوو لەسەرەوەی بچی گۆم لەو خێری لە خۆم دەکەم. کوڕم بەلاشە بەلاش مامت وا تێدەگە ئەمە چوینە وەستا جەوهەرمان ڕەوانە کردی. بەخوای بابە ئەتوش بە وەستا جەوهەرت بگوت با ئەو هەر دەچوو ئەوە لە مێژ دەری ئیشەکەی لە بۆ بابت دەیکەم دیار هەر ئەویشە بووە. ئێ باشە کوڕم لۆ هەینێ بە من نەدەگوت. ئەم نەمزانی مەوزوعەکە ئەوەیە. یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە قەت محتاجی دەستی نامەردانم نەکەی. باشە سوارە ئەوان ڕاستیان دەکرد؟ ئەرێ وەڵڵا دەیان بۆ دوای فەرادیش دەبینی. سوارە ئەو مۆزوعە تەپسکری باشترە. کو فەرهادی ڕەوانەی جێیەکی بکەنی تا وەزعەکە هەندێک وەردەبتەوە. شێن دەرت پێ باشە. بەغدا دووسێ لۆریش بارەکە خۆی باتنەوە مەوادانەی کە تێدایە. ئی مەشروبات شتەکەی؟ نا باوەڕ بکە لە چێ ئەمری ناودی و نابێ قیڕە بڕی دەکەن. نا ئیشاڵڵا ناگاتەوە حەدەی. وەڵڵاهی باوەڕ ناکەم ویستە بەغدایە. باشە تەکلیفی لێ دەکەین بزانین چ دەرێ؟ ئەدی بەکروتایر پێم چاکە بچێکنیان و پێیان برێ مەوزوعەکەی هەر بەیەک جاری تەپسکە. ئەوها ئەدی چییە؟ تااقەتی مشکلی شتمان نەمایە بەسە. باشە ئەگە بەکر و سوارە وازیان نەینا؟ ئاسانە سەفەرچیان لەگە بکە و باسی فەرهاد تووشی گرفت نەبیتن. باشە بەم زۆر مەعامەلەکانی ئارازی ئەوەی ئیمزا کردبوو بڕوێنینیاننا. هیچ مشکلەی هەیە؟ نەخێر. تەوا بەڕێکە بڕوێنە. باشە بەچەوە. لەگە خۆت ئومێدم لەو بانکە. باشە بەسەر چاو. ئەرێ مامۆژن چتان کردەوە لە ئیشەکەی سەفینی؟ وەڵڵاهی چ بکەین چیژم مردین ئەوەندەی بێوە بچین ئەوێ ڕۆژێک کەژاڵم بردیتە کمپلکە ئاوینەی نێزەکەی 2 ساعتان خەریکی بووە بەرام بێ ئیستیفادەیە. بار بۆ ملەی تازە کەژاڵ منداری نابی ئەو جا تا زووە فریای سەفینیکەون. کو دەزانی منداری نابی؟ ئەوە چەند سارە سەفین ژنی هینایە؟ بەخوا چیژم ئەوە 10 سارە بوو چێمنا.
بەخوای تازە بەو دەساری منداری نەبی هەر نایبی چ بکەم چیژم بەخوای چەقە و چەنەم چوو ئەوەندەی هاوارکەم بابیشی لەوێ ڕاوەستی لە مەراکی سەفینی پیر بوو دەنا بەدە ساریدی ئەو های لێ نەدەهات وڵایە گەنگ و خەمی لۆ بخۆن ژن هەن زۆرە تەخوا دەرێ بەسە چیژم دەرێ یەکە کلۆ سەفینی دیتیتەوە ئەرێ وەڵڵە یەکەکم لۆ دیتەوە دەرێ شوشەیە شوشە چێک چیژم ئەوە ئەتوو سەفینی ڕازیکە ئەوی دی لەسەر من شەردبی هەردوو دەستم لە خەنەی دێنم هەتا لە خۆ دەچم لە بۆی هەردەپەڕم ئەجا چیژم ئەو خەنە هەرپەڕینا لەبەر سەفینێ یا لەڕشی کەژاڵیە ئەلا کولێن ئەنگۆ خەمەچی لە سەفینی بخۆن بەس هەرچەند تەمەشاتان دەکەم ئەنگۆ زۆر ساردن کا ساردن چیژم هێشتا پێی دەوێ دەتوو مام خۆتان لێ هەرکەن ئەمیش بەرهادی پەم دەدەم ئاگر لە سەفینی بەردەدەین بەخوا چیژم قسەی تووە ئەمە خەمان لە سەفینی نەخواردیان با باران بێتەوە شەق بیدەبی دۆ دۆشاوی تێکەرکەم حسێن بابت کاتم شکلە وەزعەک تێکچی نامەترسی ئیشاڵڵا هیچ نایە کوی سنابی ئاراس ئەگە بەڕەخت جاوی ئۆستاد زەوهەری داوە لێیان بۆ هەرا بابی شەو تۆڕەبی خۆ ئۆستاد زەوهەر مندار نییە لەگە بام پێدا بچی باشە ئۆستاد زەوهەر لۆ دەخەمین گۆیتی لە چاکە و پیاوەتی خۆیتی کە دەبینی بام وەزی ئەو حالەیە زۆری پێ ناخۆش بڕات هەبی ئاراس ستا توانای هەبە لە حسابی خۆی بامی عملیات دەکرد خوا خێری ونووسی لە چاکەی خۆیتی ئەرێ ئاراس لەگەشی زڕاکت کوی وەڵڵی برێم کومە بە قورعان هەر یەکەشکەوی تەحملی ناگا جێمە دەی برامە تو دەبی لەگەی ڕاکێش یعنی تو لە سەحاری خۆت خەمی منتە کو خەمیت نەبی برام ئەمە ئامۆزاییەش بەخوای مشتەمەعمە ئەو حالەیە سپەنیە تووشی مشکلێکی بێنی قەیم دەگرێت وەڵڵایە ڕاست دەکەیت خوا زۆر سەلام لە مام بکە ئەمن ئەو ماوەی لە ترسی باب نایرم سەری لێ ئاراس جان نەش هەر هاتی کاکسی بە ئەوەی بکەنە مەسەڵات خوا پێویست بەوەزێتی ناکات کۆرە دانیشە باتۆڕە نەمخۆ بێگانە نینە زۆر سەلام لە مام بکە باشە ئینشاءڵڵا سەرچاو هاتی زۆر بەخێر خێر بیست چام ئەوجا جەنابەت بە چ مناسەبەتیاتی مۆزوعی لەگە من دەکەیەوە وەڵا هەروەکی چاکە پیاوەتی ئەمە پێویستیمان بە چاکە و پیاوەتی تو نییە بای هەندێک عەقلیشمان هەیە کە ئیشی خۆمانی پێکەین و چاکە و خراپەی خۆمانی لێک جودایەت بکەینەوە ئەدی مادام چاکە و خراپەی خۆت لێک دەکەیەوە لۆ ئاگات لە برای خۆت نییە ئەمن تاقانەمە و هیچ برام نییە کو برات نییە ئەدیەوە چییە چەند سارە لەسەر جێی کەتێ و لەبەر ئازاری پشتی دەناری ئەوە توی ڕاستپاردیە بێ ئەو وەزع و ئیرشاداتەم لۆ بدەیت ناوەڵا ئەو هەراگاشی لێ نییە گوتت سیڤەری کوڕی لەکنە تو شاگردا بەرێ دەترسێ مەڵ لە گونجەی توی خوێندبی کاک سابی زۆر عیبە لە تۆ قسان دەکەی ئەمن حاکیمە کە لە تو دەرێ ئاگات لە برات بی پێویست بۆ هەوو شێر و ڕێی ناکە بینیەوە پێم گوتی ئەمن هیچ برام نییە پێشم خۆشگێت جێم لە مەوزوعانە بیتن بەسە ئەم چیدی مەجالم نییە ئیشم هەیە و دەبی بڕۆم ئەسڵەن ئەمن لەگەری وەشتو دانانیشم زۆر خەمی ئەو وەختەمە کە لەگەرە تو کوشتم بەرە تۆ ڕاحات هەر ئەوەش مابوو برانی فەندی پیاوم بنێرتە سەری هەرێ بەڕاست کەژاڵ تو باشتر نەبووی زۆر باشم ئێستا کەژاڵ حیاتە جۆ لە من ڕابدا ئەتو ئەوەندە غەمان مەخۆ فکر و خەیاران مەکەوە دەوەڵڵاهی دکتۆر لێگۆن نەخۆشی خێزانەکەت نەخۆشی فکرکردنەوەیە هیچ کەم منیش بەدەست خۆم نییە پێم خۆش ئاو هابم بابە ئەمەن ماندەی بەخوای زۆر بەخۆت بی بە تەمای خۆی هەرێ دەڵێم سەرچی لە ماڵی بابت نەدەین ئەوڕۆم بابم کەژاڵ زۆرم پێخۆش بەس لەبۆی ئەتو بڕێک نەساغ بووی دڵم نەهات ئەو تەکلیفە لێ بکەم تا دیە ئایشمان نییە هەندێک جچی پیسم هەیە یەکجار دەی بەم لێوێ دەیشۆمەوە دە زۆر باشە ئەم ئەوڕۆ دەچمە بازاڕێ مۆعیدەکەم لەگە برادەرێکم هەیە دەیگوت دکتۆرێکی عەرەب لە بەغدایە هاتیە زۆر زیرەکە دەرێم بچم بزانم هەندێک پرسیاری لێ بکەم بزانم شتێکی لێ دەرنایدم جالە ئەو نیش نێم دەڕاوەستێک سێ دەڕاوەستێ ئەمن بڕۆم بابی بین و چاوم پێ بکەیت چکەوە دەرێن خاسەی بەس بۆ نەخۆشی پیاوەکان ئەگەر نەتیجەکی هەبوو شتێکی باشم دەستکات ئەتوش دەبم تا ساحبی تو من هەر ئیشم هەڵهایە خێر چووە بابە خێر خۆت جێ دەکەی نازانی هیچ وە ئەم چەند جارم بە تۆ گوتی واز لەو مامە تووڕە هاتەت بینە ئەتو کەی ئاقر دەبی بابا تو دەریت جاسوس لەسەر مندانە جاسوسم دانابی دام نەنابی مام تو سیڤەرەفەندی نەبراوە نۆبەتی وەستاد جەوهەریە وەستاد جەوهەر چییە وەستاد جەوهەر ئەوی سیڤەری کوڕە مامت لەکنی شاگردا هاتە ئێرانە وەزع و ئیرشاداتم نۆ دەدا وەڵات چییە برایە کتێ و یارمەتی بدە و ئاگاد لێبی ئەو بەزم و ڕەزما ئەو مۆزوعە چ عیلاقەی بە من هەیە بابە ئەمن نە وەستاد جەوهەری دەناسم و نەدیهیتم ئارە سەفەندی جێ بدەم یەک دوو ڕۆژ هاتبووی ئێرانە
ئیشت کردبوو لە پاشە من زۆرم کەیف پێ هاتبوو وتم لێ لە ڕێبوویتە پیا و تەواو تازە جێی بابی خۆی دەگریتەوە ئەمان نەمزانی هەردوو ڕۆژ ئیدی تەحەمل ناکەی تەواو ئەوە ئاخر ئینزارت بدەبێ یان ئەمن هەر دەبژێری یان ئەو مامەحکمەت بابا لە سەڵاوەتە چی لێدا ئەمن سەڵەوات و مەلەواتی نازانم ئەمن تەنها ئیش و کار لەکنە من هەوا پارە تیجارەت ئەوە ئاخر ئینزارە دامەتوو ئینزارەشی دیکە جێویز ببم یان بزانمەوە کە هاتوچووی ماری مامت کردیا یانەکە لەگە سیڤەری ئامۆزات لە هەموو سەروەت و سامان بێبەریت دەکەم و مەحرومت دەکەم بابا بەس بزانم چی وها بینی من و تو هاتێ هاتوو بزانی نەزانی مهم نییە ڕۆ لە پێش چاوم بزربە دەکەم سەڵەوات وەستازەوە ئەمن برای خۆم باش دەناسم والله دەزانم ئیسیفادەی نێ ئیسیفادەی یەک پوشکەی نییە بریە ئەو برای تو نەبایە بابا من زۆرم بە وەستازەوە هەرێ گۆمەچوو بەرام بەجێی نەکردم مۆزوعەکە ئەوە نییە ئینسان لە بۆ ئیشی خێر و چاکە سەری پێوە نییە ئەمن ئامادەمە نەک جارەشیت کە 100 جاریت کەش لە بەرخاترینگ و بچمەوە کسابیری نەوەڵا وەستازەوە هەروازی دەبینە دنیا هەندەی ناینی وەستازەوە ئەمن هەتا دەمرم مەمنوعیتمە ئەوە دەرە بۆ من بەسە ئەتۆ ئەوەندە ئاگە لە سیڤەری کورمە برایم ئەفەندی ئەو قسانە چی ئەتو دەیکەی ئەمە هەموو خزم و کەس یەکدینە دوایە ئەمن ئەوڕۆ بەکەلکەنگۆ دێم چێ دەرێ سپێنێنگۆ بەکەلکە من نایە وا بکەم بە توی شەکرد مەمە بکەوی شەربی دەبی سەر و مای لە سەدا بنی کوڕم سیڤەر چیت کە هاتووێ ئاراسی مەکە پێشی برێ باچیت کە سەردارمان نەکرد لەبەرەوەی ملاحەزەم کردیە سابیرۆک ئەزەتی دەدا لۆ ئاراس کوڕی سابیریە بەێ ئاراس کوڕی سابیریە بەران هەزار بەردی بە بابی دادا کوڕە نەگەمە وەستازەوە ئاراس و بابی عارد و ئاسمانیان فەرقە چی بکەیت مریشک هێلکەش دەکا و جیق نەش دەکا هەورۆ کوڕم ئیشەوها نابی ئەدی کو دەبی بابا کوڕی خۆم ئیش بەهێمنی و لەسەر خۆی دەبی ڕۆڵە بابا ژن بەسەر خوشکم بێ و ئەمن ژاوە هەمن لەسەر خۆم باشە چیە دەرێژن بەسەر خوشکت دێ ئەوە نییە دائیم کە ژەوام شەوش و خەمدای گرتیا کوڕم ئیشەکە هێشتا نەگەیشتەوە حەدی با بکەین بابا ئەتوو کەژاڵت نەیتیە وەزعی کووە دیتیتم کوڕم دیتیتم ژێن بە خۆیان دریان ناسکە کوڕی خۆم هەندێک شیان هەیە سقیان بە مێردیان نییە لە ترسی ئەوە ژنیان بەسەر بی ئەدی چ بکەین عیلات کوڕم ئەمە قسەم لەگە سەفینی کردیا ئەوش پێی ناخۆشە ژنی بەسە خوشکرد بینیتم کوڕی خۆم لۆ بابا ئەتوو سیقەت بە سەفینی هەیە ئەرێ وەڵڵا کوڕم هەندم سقە پێ هەیە هەندم سقە پێ هەتا خوا دەرێ بەسە دەزانی ئەمن هیچ فەرقی لەگەرە تو پێ ناکەم بابا ئەگەر ئەمن خەمی کەژاڵم نەبی لۆ ئەوها دەکەم ئەمرت درێژ بی کوڕی خۆم ئەما دەبی بە هەموو لایەکی حەول بدەین وەزعەکەی باش بکەین نەک خراپ بابا ئەتوو چ برێ منەوها دەکەم ئافرین کوڕم ئافرین ئەمێن دوایە بارام و خانمی پلچشی دەبینم بزانم ئەوان چ دەرێن ئەوان چ دەرێن هەر ئەوانی نەزەخت لە سەفینی دەکەن هەتا ژنێ بینی کوڕی خۆم هۆکا لەلایەکیش ئەوان حەقیانە کوڕم ئەوانش حەز دەکەن سەفینێک دوو منداڕۆکەی هەبیتن دنیا پێ دەکرێتەوە کوڕی خۆم یا ڕەبی خودایە یا ڕەبی خودایە ئەوی مبتەلای ئەو دەردەیە خودایە ماڵی هاوادان بکەی خودایە ناومێ